ژووری بازرگانی کەرکووک بە هاوکاری و هەماهەنگی بازرگانانی شارەکە کاروانی دووەمی کۆمەک و هاوکاریەکانیان ڕەوانەی زیان لێکەوتوانی باکوور و ڕۆژاوای کوردستان کرد. ئەو پێداویستیانەی کە ڕەوانەکران زیاتر لە 20 جۆر خواردن و کەلوپەلی دیکەی لا خۆگرتە بوو. وەکو ژووری بازرگانی کەرکووک گەورەترین کۆمەکمان کۆ کردوێتەوە لە ماوەی هەفتەیەکدا بە هاوکاری ژووری بازرگانی کەرکووک و هەموو ئەو برا بەڕێزە بازرگانانی کە هاوکاریمانیان کرد. ئەمە دووەم کۆمەکە ئەمڕۆ بۆ کوردانی تورکیا دەنێرین و ئەوەی پێشوشمان نردوو بۆ ڕۆژاوای کوردستان. ئەوانەی کە ئەمڕۆکە ئامادەمان کردووە لە ماوەی هەفتەیە تقریبان خۆی لە 20 فەقەرەدا دەگرێتەوە و گەورەترین کۆمەکە لە شاری کەرکووک کە پێشکەشی ئەو دووڵاتی دەکەین کە زەرمەند بوونە لە بوومەلەرزەیە کە لە 6 دوودا ڕوویدا. ژووری بازرگانی کەرکووک بەردەوامە لە کۆکردنەوەی کۆمەک و بەردەوام دەبین بۆ ئەو ماوەی کە ئەلانیان کردووە کە کۆمەکان وەردەگرنەوە. ئەوانەی کە کۆمان کردوێتەوە ئێستا بریتە لە سارێکی کاملی تریلەیە کە خۆی لە 20 فەقەرەدا دەگرێتەوە. گەورەترینشیان کە تقریبا 2000 بەتانی و 2200 دۆشک و بابەتێکی زۆری خۆراکی و ئەو بابەتانی لەگەڵدایە.